بتەوێ ژیان ئاسان ببێ حتا بێ قورسە بێ، ئەمە یاسایەکە. هەتا بتەوێ خۆش بژیت ئاسان بژیت ژیان قورسە بێ، هەتا ژیان بەتنی بیری ئاسانیە بەدەستەوە. ئێستا من خەڵکەزانم هیوایەتی ئەوەی ئێواران بڕاتەوە لە ماڵەوە سەیری تەلەڤیزۆن بکا و بە ئیسراحەت دابن، بڕۆ بزانە ژیانیان چەند قورس. منیش سەخت هەوڵێم، بەڵام ژیانم سوپاس بۆخوا زۆر ئاسان. جا زۆر هەوڵ بە ژیانە ئاسانە بێ، تۆزێ قورس شتەکە بگرە. خەریک ئێستا تۆ خەریکی تەرکیزت باشەکەی، کورد وعد بە بڵێ 100 جارە تەمرینە دووبارەیەکەمەوە، گۆڕانکاریەکە لێرەوە دروستە بێت. جیمران قسەیەکی هەیە بەردەوام ئەیبیستینەوە، ئەڵێ ئەگەر لەسەر ئیشەکەت بۆ ئیشەکەت خۆت ماندووکەی ژیانە بۆ دابینن، ئەگەر لەسەر خۆت مانووکەی، هەر لە خۆپێگەیاندنە خۆت مانووکەی ئەگەیتە سەرۆت و سامن. ئەوە جیاوازێ بکەیت. تۆش وزەکەت سەرفکە بۆ خۆپێگەیاندن. ناڵێن ئەو تەمرینە یادگەت باشەکە، ئێمە ناڵێن 4 جار بیکە، تۆ بڵێ من شەر بێ 50 جار بیکە. اینجا بزانە سەرکەوتن بەدەست نییە. ئێمە ناڵێن بە 10 هەفتە یادگەت باشە بێ، تۆ بڵێ وعد بە 20 هەفتە واز نەهێن، بزانە ئەگەیتە سەرکەوتنیان ناگی. من برادێرێکم هەبوو، تەمەنیشی هەبوو، خوێندنیشی ئیتر خۆت زان خوێندن لەم ئەخیرا ناتۆزێ هەلی خوێندن هەبوو، خوێندنەکەی وانە بوو، بەڵام چی زۆر خۆی مانوو کرد بوو بە مدەڕیبی کاراتی، زۆر خۆی مانوو کرد مەلایەتی تەواو، زۆر خۆی مانوو کرد مەحەدی تەواو کرد، زۆر خۆی مانوو کرد زانکۆی تەواو کرد، زۆر خۆی مانوو کرد خۆی کرد بە مدەڕیب، زۆر خۆی مانوو کرد ڕێکخراوێکی بەرباڵێ. ئەم پیاوە ڕۆژە بە منی وت لەناو هەموو تەلەبەکانە بەشدار بوو، یەکێک بوو لە تەلەبەکانمان، وتی من لە ژیانمە بڕیارم ماوە بربەستی کات و شوێن تێپەڕێن محسابی بۆ نەکەم. تەلەبەکانیش ئاوا سەیرانەگران وەکو بڵی با قسەکەی بکە، بەڵام ئێستا و تەلەبەکان لەکوێن و ئەو لەکوێن. ئەزان وتی چی لەو تەمەنە لە هەمویان بەتەمەندن، لە منیش بەتەمەند. وتی من بڕیارم ماوە بربەستی کات و شوێن تێپەڕێن. ئەگەر کەسێک شتێک فێری من ئەکا، من مەمنونیە بم، بڵێ سەعات 4 بەیانی شەر لێبێ، بڵێ سەعات 2 شەو من وعد بێ بڕ، بڵێ لەو سەری شار شەر بێ بڕۆ. وتی ئێستا کە من هەموو ڕۆژێم لەو سەری شارەوەیان بە پێیەم. ئازیزم ڕۆشتیم بۆ سەیران، ئاوەکە زۆر سارد بوو، لەوە چێ ڕۆشت منە سەیرانگای ئەحمەدان، قاچمان خستە ئاوەکە، کەس نێتوانی دەقەیەک قاچ لە ئاوەکە ڕاگرێت. وتیان وەرن با بیکەین بە مونافەسە، بزانین کێ قاچی لە ئاوەکە دەرناهێنێت. دەیڵە وەڵا هەر دوای 2-3 دەقە زۆربەی تەلەبەکان قاچیان لە ئاوەکە دەرێن. بەس من و ئەو مابووینەوە، منیش هەر خۆم گرت، نزیکەی 5-6 دەقە خۆم گرت. دوای وتم چکە ئەمزانی، وتم ئەوە من قاچم دەرەهێنم لەبەر خاتری قاچی ئەم برادەرە، چونکە ئەزانم ئەگەر من سەعاتێکیکە دەری نێنم ئەو بە تەئکید هەرگیز قاچی لەو ئاو سادە دەرناهێنێت. ئەو نەفسیەتە زۆر زۆر مهم. ئەم نەفسیەتە بۆ خۆت دروستکە، دڵنیا بە زۆر زۆر سەرکەوتووی لە ژیاندا. هیچ شتێک نییە ئەوەندەی هەوڵی ئینسان و توانای ئینسان و ئیرادی ئینسان بەخۆت. چی هەیە؟ ئەم ساڵ ساڵێکی تر ناڵین 3 سەعات تۆ بیکە بە 4 ساعت، یعنی زەعیفیەکە و فڕەیە، باوەڕکەن هیچ پریاو ناکەوێت لە ژیاندا. بیر لەوە بکەرەوە تۆ بۆ ئایندەیەک ئەڕۆی، ئەم ئایندەیە زۆری هەوڵەکانە مۆزوعەکە نزیکە کاتەوە. شەر نییە 10 ساڵی کە پێی بگەی، ئەگەر شتێ 10 ساڵی تر پێی بگەی ڕۆژی 1 سەعات هەوڵی بۆ بێ، دەی ڕۆژی بیکە بە 2 سەعات و 10 دەقە،
با ناڵێن 2 ساعەتی ڕێک بیکە بە 2 ساعات و 10 دقە 5 ساڵی کە پێوی دەی بیکە بە 5 ساعات 2 ساڵ و نیوی تر پێیەگی بیکە بە 10 ساعات لەوە چه ساڵێکی کە پێ بکەی کەواتە تۆ ئیداری وەختەکانت ئەو عەزم و جەزمە سارد بوونەوە سارد دەبیتەوە ئینسان سارد دەبێتەوە دیسان خۆت گەرم کەرەوە بە خەیاڵەکانت وزە بەرەوە بەرخۆت و دەست پێ بکەرەوە من زۆر حەیفم لێیە بەڕاستی زۆر یعنی دنیای خەفەتە خۆم کاتێکە بینم چەندین عایلە ژیانی مادیان خراپە ژیانی سەقافیان خراپە چەندین خەڵکە بینم کە دڵی ناخۆشە باری دەرونی خراپە یان خەڵکە بینم پەیوەندی کۆمەڵایەتیەکانی تێکچۆ بەسەریەکە لەگەڵ ماڵۆ نایکرێ لەگەڵ ئەمانە هەموو حەلیان هەیە بەڕێزان هیچ شتێک نییە هیچ نەخۆشیان نییە لەم سەر ئەرزا خوای گەورە دەرمانی بۆ دانێن بەڵام تۆ پاڵی لێیتەوە وەڵا زەحمەتە بێتە بەردەست